پاشەوەی بکەران ئەوانەی ئاژاوەگێڕیان لە گوندی لاجان ئەندامدا و ئەمڕۆژ وەک لە هەواڵەکاندا خۆتان بینەری بوون دانیان بە تاوانەکەیاندا ناکە هەندێ لایەن لایەنی ناوخۆیی لەگەڵ لایەنی دەرەکی ئەگەر ڕوونتر بڵین لایەنێکی میلیشیاکانی عێراق هەوڵیان داوە دۆخی هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان تێک بدەن لەسەرم بابەتە ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان هەندێک پرس و قسەی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک نازم هەرچی بەرپرسی لیقی حەفدە پارتی دیموکراتی کوردستان لە زمبان و شنگال ڕاستەخۆ لە دووهۆکەوە لەگەڵماندایە کاک نازم شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ دان پێدانانی ئەو کەسانەی کە هۆکاری ئاژاوەگێڕی ناو لاجان بوون چییە کە ئەمانە بۆ خۆشیان دەڵێن بە هەمانجی لەگەڵ لایەنێکی نێوخۆی کوردستان و لایەنێکی میلیشیای عێراقی ئەنجامیان داوە. زۆر سپاس سلااو ڕێز بۆ بینەر و بیسەرانی کوردستان 24 لێرەوە دەمەوێت پرسە و سەرخۆشی ئاراستەی ئەو برا پێشمەرگەی کە ئەوڕۆ شەهید بوو لە ئەنجامی برینداربوونی لە ڕووداوەکەی گوندی لاجان ئیشەڵا خوددا سەبووریمان بدات و سەبووری کەس و کارەکەشی بداتن. حقیقەت بابەتەکە زۆر گرنگە جێی ئەسەفە کە ئەوڕۆ دیتمان ئەو دامپێنانانە بەڕاستی خەلکەکە مستەغرب بوو یعنی ئێمە کەس تەوەقعی ئەو شتانەمان نەدەکرد بەڕاستی ڕووداوی گوندی لاجان ڕووداوێکی وانە بوو کە ئەوەی لێ بکەوتەوە حقیقەت گوندی لاجان گوندێکە لە نزیکەوە هەمویان دەناسم گوندی لاجان وەکوبرەی قەڵایەکی پارتی بوو ئێستا ئەگەر بچین تەماشای بکەین گوندی لاجان هەردەم لەگەڵ پارتی بوونە زۆربەی گوندی لاجان پێشمەرگەنە ئاساییشن یعنی فەرمانبەرن لە هەموو شوێنەکان بەڕاستی جێی ئەسەفە کە ئەو ڕووداوە ڕوویدا کە دەستێکی دەرەکی لە پشت ئەو ڕووداوە بوو بە دەستێکی ناوخۆیش وای کرد کە بەلا ڕێدا ببن یعنی خۆی ئێمە دەزانین بابەتەکە لەگەڵ کۆمپانیایەک بوو نەیدەخواست بکێشتە ئەو بابەتە ئەگەر چۆنی هەبێت مەسەلا بۆچی وایان کرد کە بە لاڕێدا بن و گێلە شێوێنی دروست بکەن و ئاژاوەگێڕی ئەنجام بدەن و ئەو خەلکە ببتە قوربانی ئەو خەلکەکە لەسەر ڕێ و جێی خۆ بوو هەموو ئەوان سەبەب بوون یعنی وا بەڵێ زۆر باش کاک نازم ئێستا دەمەوێت بزانم ینی پاش ئاشکرابوونی ئەو پیلانە دژی هەرێمی کوردستان و ژێرخانە ئابووریەکەی ئێوە دەتوانن بڵێن چی بە خەڵکی کوردستان دەڵێن چی کە دەبێ ئیتر لەمە دووە وریابن چۆن بەرخورد لەگەڵ ئەو پیلانانە بکەن. خۆی حقیقت ئێرە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو خەڵکانە دەیانەوە بەرەو ئاژاوەگێڕی بڕۆن ئەو دەستە دەرەکیای بە دەستێکی کە میلیشیا بە ڕاشکاوانە دەڵێن میلیشیا لە پشت ئەو بابەتەیە ئەمە بەرنمەیەکی داڕێژراو بووە بەرنمەیەک بووە کە خۆتە و پیلانی بۆ دانراوە ئەوەش نیشانەی ئەوەیە کە دەیانەوێ بڕوخێنن ئێمە دەڵێن ئێمە ڕووناک دەکەینەوە ئەوان دەڵێن تاریکی ئەمە دەڵێن ڕووناکی ئەوان دەڵێن تاریکی باش ببوورە وڵای سەوتەکە باش نییە ببوورە دەنگی تۆ زۆر باشە دەستکاریەکی بکەن دەنگی تۆ زۆر باشە فەرموو تمام ئەوانە دیار بوو بۆ خەڵکی کوردستان و بە ڕای گشتیش دیار بوو کە ئەوانە تەنها لە ئاژاوەگێڕی دەگەڕێن ئەوانە بۆ لێدانی بنیەی تەحتی کوردستانە ئەمانە چاویان لەو هەموو سەرکەوتنانەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵنایەت لەبەر ئەوەی چونکە ئەوان ئەو سەرکەوتنان پێپەسن نیە و دەبینن خەڵکی کوردستان لە چه ئارامیەکدایە خەڵکی کوردستان بە سەدان مەشاریع و بە هەزاران مەشاریع لە سەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش کراوە جا ئەوانە دەیانەوێت کە ئەوە بەکارێکی تێکدەرانە هەڵبستن بۆ ئەوەی کە ئەو پێشکەوتنانە ئەو مەشاریعانە ئەو ڕووناکیە لە خەڵکی کوردستان تێک بدەن لێرە ئەوە نیشانمان دەدات کە
ئەوان دەڵێن بۆ تاریکی ئەمە دەڵێن بۆ ڕووناکی بەڕاستی وەکو دووبارە دەکەمەوە ئێمە کە ئەو شتەمان بینی هەموو خەڵکی کوردستان و ئێمەش مستەغرب بووین یعنی بۆچی وا بۆچی ئەو دەستە دەرەکە بگاتە ناو هەرێمی کوردستان بۆ تێکدانی ئەو وەسعی کە ئەوڕۆکە ئەو خەڵکە ئەو سەرکەوتنە مەزنانە دابینین دەیانەوێ ڕایگرن بەڵام ئێمە بە ئەوان دەڵێن ئێوە ناتوانن ئەگەر دەیان حادیسەی تر دەیان تێکدانی وە دووبارە بێتەوە ئێوە ناتوانن حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگرن ئێوە ناتوانن پێشکەوتنەکانی خەڵکی کوردستان ڕاگرن ئێوە دەبێ هەر لەو تاریکە و تاریکپەرستیەدا ببینێنەوە. زۆر باشە کاک نازم پێتان وانە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوجا لێدانی کۆرمۆر ئاژاوەکەی لاجان و دوێنێش تێکدانی گۆڕستانی برا کریسیانەکان لە کۆیە ئەمانە هەمووی زنجیرەیەک نین لەو پیلانجێڕی ناحەزانی کوردستان دوژمنانی کوردستان داگیرکارانی کوردستان دژی هەرێمی کوردستان دەیانەوێ ئەنجامی بدەن. ئەمە گومانی تێدانە ئەمە تەواوکەر یەکترن مەسەلا ئەوەی دوێنێ و ئەوەی گوندی لاجان و ئەوەی کۆرمۆر هەمووی بەرنامە بۆ داڕێژراوە یەک سەرچاوەیە حقیقت دەبێت خەڵکی کوردستانیش بزانێت کە ئەوەندە مەترسیانە هەنە لەسەر هەرێمی کوردستان بەڵام جێ ئەسەفە تا ئێستا خەڵکێکەیە بە دوو پیلان و معامەرەکانی واندا دەکەوێتن و لێرەوە بەوان دەڵێن کە ئێدی بەسە مادەم ئەو مەترسیانە لەسەر هەرێمی کوردستان دەبینم بۆچی دەبنە پاشکۆی خەڵک بۆچی دەبنە ڕێخۆشکەرێک بۆچی دەبنە چاوساخکەرێک کە دوژمنانی کورد و کوردستان ئەو پیلان و معامەرەیان هەیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان بۆچی ئێدیدان بە خۆیان داناگرن بۆچی هەر بەردەوام دەبنە پاشکۆی ئەوان و دەبنە چاوساغی ئەوان و دەبنە ڕێنیشاندەری ئەوانە بۆ ئەوەی کە دوژمن بێنە سەر ماڵ و حالی خۆیان چونکە بەڕاستی ئێدی خەڵکی کوردستان لەم شتانە قبول ناکە خەڵکی کوردستان تێگەیشتووە ئێدی بەسە خەڵکی ئێمە خەڵکێکی سیاسیە شارعی ئێمە شارعی کوردستان هەموو خەڵکێکە خەڵکێکی سیاسیە بیئەیەکی سیاسیە چاوکراوەیە هەموو شتێک ڕوون و ئاشکرا کێ لە پشت ئەو پیلان و معامەرانەیە ئێدی خەڵکەکە بەو معامەرچیانە دەڵێ بەسە ستۆپ ئێمە قبول ناکەین چیتر چونکە ئێمە هەزارها شەهیدمان داوە بۆ بەرگریکردن لە قەوارەی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە ئامادەنینە ئەوەندە خوێنەمان ڕیشتیە ئەوەندە قوربانیمان داوە ئەو ڕۆکە چاوساخکەرێک و بێتن پێش دوژمن بکەوێ و ڕێی بۆ خۆش بکاتن بێتن جارێکی تر کوردستان برینداور بکاتن ئێمە کاتێک ئەو کردەوە تیرۆریستیانە دەبینین کاتێ ئێمە ئەو پیلانگێڕیە دەبێنین ئێمە شەهیدەکانی خۆمان بەبیر دێتەوە بەڕاستی ئێمە قبول ناکەین بەڕاستی کە سوکاری سەربەرزی شەهیدان قبول ناکەین ئێمە خینمان نەڕێشتووە بۆ ئەوەی ئەوڕۆکە پیلانگێڕێک ئەوڕۆکە دوژمنی خەڵکی کوردستان بێت ڕێگا خۆش بکات بۆ ئەوەی دەستی دوژمن و دەستی نێران بگاتە بنیەی تەحتیەی کوردستان چونکە ئەوە بە ئاسانی نەکراوە ئەوە کراوە بە خینی دەیان هزاران شەهیدی کوردستان تا هەرێمی کوردستان گەیشتوتە ئەو قۆناغا. باش کاک نازم من دەمەوێت شتێک بەبیر جەنابتان بێنمەوە وەکو دواپرسیاری ژەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سپاست دەکەم بۆ خۆ دەزانی لە ئەنفالە کاتێک هاتن بۆ کورد کوشتن نەیان پرسی چێ پارتیە چێ یەکێتیە چێ شیوعیە چێ ئیسلامیە گرنگ ئەوە بوو کورد بکوشن. من دەمەوێت بزانم جەنابتان ئێوە بەرپرسی لیقی هەفتەی پارتین لە زومار و شەنگال پەیامتان چییە بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ئەوەی یەکدەنگ و یەکەڵوێز بن ئەم پاپۆڕی پێی دەڵێن کوردستان ئەگەر خوا نەخواستە شتێکی لێ بێت کەس دەرباز نابێ پەیامتان چییە؟ من بەو لایەنە نەدەرێم کە تا ئێستا نهاتینە سەر مێزی گفتوگۆ پێیان دەڵێم ئێمە هەمومان لەناو یەک پاپۆڕین حەزەکەم یعنی بەڕاستی ئەو لایەنانە بە خۆیاندا بچنەوە ئێدی بێنە سەر مێزی گفتوگۆ یعنی بەڕاستی لە حەد بەدەریان کرد یعنی ئەوەندە هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە درزێک لەناو هەرێمی کوردستان دروست بکەن هەوڵ دەدەن کە دەستی نێران و میلیشیاکان بینە ناو هەرێمی کوردستان پێیان دەڵێن وەرنە سەر مێزی گفتوگۆ وەرنە یەکڕێزی گەلی کوردستان چونکە بەڕاستی گەلی کوردستان ماندی بووە ئیدی تحملی ئەو وەسعاناکە حەزەکەم شتێکی دیش بەڕاشکاوی بڵێم ئێستاکە دیار بوو ئیثبات بوو کێ لە خەمی کوردستاندا کێ لە خەمی یەکڕێزی گەلی کوردستاندا کێ لە خەمی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستاندا
دا جا ئێمە بەوانە دەڵێن حقیقت وەرنە سەرمێزی گفتوگۆ چیتر بە دوو پیلان و مؤامراتی دژمنی گەلی کوردستان نەکەون ئەوەی کە بڵێ کە ڕزگارتان بکات بۆ ئەوەی کە لە دەستی دژمن تەنها یەکگرتنی ڕیزی مالی کووردە جاوەرنە سەرمێزی گفتوگو بۆ ئەوەی کە خەڵکی کوردستانیش بڵێ بەڵێ ئەوە یەکڕێزی دەپارێزن چونکە هەموو شتێک ئاشکرا بووە بەس حاکم دەمەوێت لێرە ئەگەر مەجای برای خۆت بدەیت دو سێ شەر بڵێم ئەو دووسێ قسانەش ئەگەر مەجاالم بدەیت مەمنون دەبم بەڕاستی من وەکو هەرکێکیش دەڵێم بەڕاستی ئەم شتانە کە ڕوویدا شتێکی زۆر ناخۆش بوو بۆ ئێمەش هەروەکو تاکێکی هەرکی بەڵام من لێرەوە پێیان دەڵێم هەرکی سەتانوهەتی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە لەوانەیە لە سەتادای کەمتریش ڕای جیاوازیان هەبێت لە ناو هەرکیدا بەڕاستی ئێمە تحملمان نەمایە ئەدی گەشتیتە سەری لێمان بۆ ئەوەی کە بڵێن بەسە بەڵای خۆتان لە ئێمە بکەنەوە جارێکی تر هەر پارتیەکانی پارتی هەرکیەکان ئەو مەجاالە بە هیچ کەسێک نادا ئێمە سەدان قوربانیمان داوە پێیان دەڵێن ئێدی بەسە ئەگەر جارێکی تر ئەو شتانە لە ڕێی برا هەرکیەکانەوە بکەین بەڕاستی ئێمە هەر هەمومان ئەوەی کادری پارتیا ئەوەی لاهنگری پارتیا ئەوەی جەماوەری پارتیا دەینە سەرقەت ئەم شتانە ئێمە لەو خەڵکی قبول ناکەن کە ئێدی چیتر گەنجان و لاوانی هەرکی بەکاربینن بۆ ئەوەی کە وەکو بڵێ مەرەمە گلااویەکەیان لەسەر خەلکی هەرکی جێبەجێ بکەن لێرەوەش من بانگاوازیەکم هەیە بۆ گەنجانی هەرکی بۆ کەسوکاری سەربەرجی شەهیدانی هەرکی ئێدی ئەم شتانە قبول نەکەین هیچ کاتێک ئێمە بەکارنین بۆ ئەوەی کە دەستی دژمن و دەستی دەرەکی بینە ناو هەرێمی کوردستان چونکە لە داهاتوودا هەر شتێک ڕوو بدات ئێمە بەرپرسیار دەبین و پێشیان دەڵێن لەو وەختەوە ئێمە هیچتر قبول ناکەین حەزەکەم ئەو پەیامە بگا بەو خەڵکەی کە هەوڵ دەدەن هەرکی بەکاربینن و گەنجانی هەرکی بکەنە قوربانی بەڕاستی ئێمە پێیان دەڵێن ئێدی ستۆپ بۆ ئێوە ئێمە چ تەحملمان نمایە هیچی تر کە خەلکی مە بەکاربێنن بۆ ئەوە بۆ مەرەمی گلاوی خۆیان لەسەر هەرێمی کوردستان و لەگەڵ خەلکی کوردستان بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز کاک نازم مەرکی بەرپرسی لقی حەفدای پارتی دیموکراتی کوردستان لە زمار و شنگال ڕاستەخۆ لە دوو هۆکۆ لەگەڵ مامی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش شەوتان باش.